ئێستای دەستپێکردنمان لە ساڵی 2008 لە دەرەوە موادمان دەهێنا، بەڵام 2010ەوە ئینتاجی خۆمان لێرە دەستی پێکرد، معمەلمان لێرەدانا، کارخانەمان لێرەدانا. سەرەتا معمەلەکەمان لە کەس نەزان بوو، بەڵام ئێستا خۆشبەختانە معمەلەکەمان لێرە بە شێوازێکی گەورەتر و پوختەتر دانا. معمەلەکەشمان لەخوای بەزیادی زۆر تێر و پڕە و لەسەر ئاستی عێراق پێم وایە باشترین معمەلە لە ڕووی ئینتاجکردنی بەرهەمەکانی پاککردنەوە. لەخوای بەزیادی خەڵکەکی زۆر پشتگیریمان دەکا و لە بەرهەمەکانی ئێمە ڕازیە لە ڕووی کوالیتی و ئینتاجەوە زۆر باشین. ڕۆژانە بڵێن لە سەعات 7ەوە لێرە دەست بە ئیش دەکەین، 2 شەفت بە مستەمڕی ئیش دەکەین، 2 شەفت. ئەگەر ڕۆژی هەینی ڕۆژەکانی جمعە ڕابوەستین ئەویش پشووە دەنا بە بەردەوامی 2 شەفت لێرە ئیش دەکات، چونکە ئینتاجی ئەو بەرهەمانە هەموو شتەکانی لێرەی ئینتاج دەکرێت. ئەوە نییە بڵێ وەکو کارخانەکانی تر دەبە لە شوێنێک بێ بڵی لە شوێنێک بێ موادەکانی تر بەس تەنها لێرە تەعبی ئەبی، هەموو شتەکان لێرە دروست دەکرێت. نزیکەی 175 کارمەند ڕۆژانە ئیش دەکات لێرە بە 2 شەفتەوە. بەرهەمەکانیش چەند بەرهەمێکی جیاجیایە، بڵێن بە پێی شەفتەکان دابەش کراوە، هەندێک لە بەیانیان ئینتاج دەکرێت، هەندێک لە ئێواران ئینتاج دەکرێت و پێی پێداویستی خەڵکەکەش. ئێمە موادەکەمان بۆ بەرهەمینانە موادە قوڵیەکانمان لەو مەقسەدەیە کولەن هەرچی کە هیچ پێ دەکەی موادەکان کە لە دەرەوەی وڵات لە تورکیا لە ئیرانەوە لە ئەڵمانیاوە بۆ مەدێتن، ئەمە موادەکان لێرە خەزم دەکەین و بۆ بەرهەمینانێ لە بەشی ساختەوان بەکاردێنین. ئێستا موادەکانمان لێرە هێگزاپۆنمان هەیە، ئەسیدمان هەیە، موادی فاسمان هەیە، موادی پۆلیترێن بۆ دروستکردنی دەبەیە. دوای بەقەی موادەکانمان کیمیایە، سوودە، کوێیە. ئەمە موادانە بۆ بەرهەمینانی موادمان کە بۆ دێتێن لیان ئیستفادە پێ دەکەین و ئیشیان پێ دەکەین بۆ دروستکردنی موادەوە. ئێمە لەبەروێکە تووشی ڕۆژێکەم ینی فکری وان کردیتەوە کە خوای نەخواستە تووشی هیچ قەیرانێکی نەبین بتوانین ئیشەکان بە جوانی بڕۆن. خەزمندانایە کە بتوانین ئەگەر هەر کێشەیەک دروست بوو بتوانین ماوەیەکی زۆر مەعمەل نیش بکاتن و خۆی ڕابگریت و ئیشەکە بەردەوام بیوە لە بازاڕی موادەکە نەبڕێەوە بتوانین بەردەوام ئەمە ئینتاجەکەی خۆمان ڕاگرین و خەزمەکانیشن کە دەبینن لێرەنا بۆ وەجبەیەکی زۆر ماوەیەکی زۆر ئەمە دەتوانین ئیشەکەی خۆم بەردەوام بەرەو پێش بەرین. بەرهەمەکانی پاکەرەوە زۆرە، ینی تەنها چەند بابەتێکی نیە پێم وانێ هیچ کارخانەێک بتوانین هەمووی دابنکە، بەڵام ئەوانەی ئەمە ئێستا ئیشی لەسەر دەکەین بێگومان دەتوانین زۆر بە ئاسانیش دابینی بکەین، چونکە ئێمە هەموو موادەکان لێرە دروست دەکەین و تەنها مواد سەرەکیەکان دەبێت لە دەرەوەی دەینین. بۆ نمونە هەندێک لە تورکیاوە دێ، هەندێک لە ئیران و هەندێکیش لە عەربستانی سعودیا، هەندێکیش لە ئەڵمانیاوە دێ بۆنەکانمان. لێرە ئەو جوری کە دەبینێ میکسێرەکانمان لێرەنا بۆ دروستکردنی موادی
ئەمە لێرە موادەکان پێکەوە تێکەڵاو دەکەنەوە موادی کە لە مەخزنی بەحسمانێک کرد کە ئەو موادانە دێتن بۆما لێرە کە چەند نمونیان هەنا بێتگە لەوانەیە کە لەناو تانکیرا مستەقیم بە پۆمپەکان بۆمان دێن ئەو موادانە لێرە تێکەڵاو دەکرێت لەناو مەکسێرێدا هەرو جوری کە دەبینەوە میکسێرە هیچ دەکا ئێستا ئەمە بۆ دروستکردنی قابشووریە و ئەوەی بەکاردێنین میکسێرەکانی دیکەشمان دەتوان ببینن لێرە میکسێرێکی دیکەشمانەوە لێرە موادیدا دروست دەکەین ئەو موادانە بە تەواوەتی لێرە تێکەڵ دەکرێت دەچی بۆ بەخشی کوالیتی کۆنتترۆل ئەو لێوێ فاس دەکرێت فاسی خۆی دەداتەوە جواب بۆ کوالیتی تەواو بوو ئەمە ئەو موادەی دەتوانین بنێرین بۆ خەتی ئینتاجێ کە لە خەتی ئینتاج ئەو موادە بچیتە ناو کاردۆن و بەستەبەندی کرێ بە تەواوەتی. ئێستا موادەکانمان کە لێرە بەرهەمدینی و دروست دەکەین موادەکان دەبێن بۆ بەشی کوالیتی کۆنتترۆل و مختبەر کە لەوێ تەواوی فاسەکانی لەسەر بکرێتن و ئەو موادانە بنهێ موادێکی بە کوالیتی باش و ئەو شتی کە پلانی خۆمانە بنهێ ئەو موادە ئینتاج بکرێەوە بڕاتن بۆ بازار. ئێستاش داوا دەکەم بچین بە مختبەری ببین. هەروجوری کە کوچمان موادەکە لە بەشی بەرەمینە دروستکردنی ڕادێتن بۆ مختبەر لێرە تەواوی فاسەکانی لەسەر دەکرێت کە یەکێک لە مهمترین فاسەکانی مە فاسی ئەکتیوە کە ئەوە لێرە ئەنجام دەدرێتن ئەو ئەکتیوە لەبەرەوەی کە بزانین ئەو موادەی کە دروستمان کردووە لە بەشی ساختەوە کوالیتی کە پێویستی مێ و ئەو کوالیتی کە دەبی بیتە موادەکەن دەو کوالیتی و ڕێنجی خۆیدا هەیە یان نا ئەگەر کێشەیەکی هەبێت ئێمە بنهێوێت لە بەشی ساختەوە ئەو کێشەیە چارەسەرکەین تەواوی فاسەکانیمە لە بۆباری تەندروستی لەبەرەوەی کە کێشەیەکی بۆ کەس دروست نەکاتن لە بازارەوە دەکاتی ئیشکردن بۆ موادەیدا دروست نەکا لێرە فاسەکان لەسەر دەکرێتەوە چارەسەر دەکرێتن هەرو جوری کە دەبینن لێرە فاسەکە دەکرێتن لێرە تەواوی موادەکانی کە بوومان دێتێن هەر ڕۆژێت تەواوی موادەکان تەواوی خزنەکانی میکسێرەکان کە دەگیرێتەوە موادەکە دێتن لێرە بۆمە بێ یعنی هیچ موادێک لێرە بێ فاس دەرناچی تەواوی موادەکان دەبی فاس بکرێت و ئەوە بڕاتن فاسەکانی کە ئەمەش لێرە دەکەین بۆ یەکیان ئەکتیوە یەکیان ویسکۆزیتەیە پیهچە ئەو فاسانە لێرە دەکرێت کە بە تەواوەتی موادەکە دەربچیتن بۆمە تەواوی موادەکانیشمان فاس دەکرێت قاپشۆرە جامپاکەرەوەیە فاسە هەموو موادانە بە هەریەکەی بە شێوازی خۆی بە کە ئستانداردی جیهانیە ئەو موادە فاس دەکرێت و ئەمە لەسەر فاسەکانی ئەو جوابی کە فاس دەداتەوەمە لەسەروان ئیش دەکەین کە بە کوالیتی خۆمان بگەین و دەو حەدەیدا و موادە دروست بکرێت بڕاتن بۆ ئینتاجێ. فاسی ئەکتیوە کە دەکەین لێرە ئەو فاسی ئەکتیو لەبەرەوەی کە بزانین دەرسەدی موادەکەمان لە بۆ پاکردنەوەی خاوێنکردنەوەی قاب و چەوری موادی دەچە حەدێکیدایە دەچێت سەڵتاکیدایە کە بنهەوێ ئەو چون ئەمە بۆ خۆم پلانمان هەیە لەبەرەوەی کە بزانین دەرسەدی ئەکتیوەکەمان چەند بیتێن ئەوە فاس دەکەین کە بزانین موادەکە بە دروستی دەرچووە یا وەی کە پێویستە موادی پێ زیاد کرێ و یا لێ کەم کرێتەوە مواد. ناوات داتا کۆ دەکەینەوە لە مارکێتەکان بێگومان بەرهەمی دەرەکی زۆر هەبووە بەرهەمی باشە بۆ بەڵام ناکرێ ئەمە ناوی بابەتەکان بینین بەرهەمی زۆر گران هەبووە کە بازاریان ئیستیغلال کردووە لە خوای بەزیادی ئەمە توانیمانە زۆر باش بە پێشیان کەوینەوە ئەوەش قسەی مارکێتەکان و سوپەر مارکێتەکانە کە سەردانمان کردووە گوتیانە بەڕاستی یانیواتان کردووە ئەو بەرهەمانە ڕابگرن
چونکە ئێمە بڵێنەڵێ لە ڕووی سەعرەوە مناسبە سەعرەکەی وە لە ڕووی کوالیتیەوەش زۆر باشە. ئێمە جیا لە شەریکان کۆمپانیاکانی کە ئێستا لقمان هەیە زۆربەی کۆمپانیاکان لەسەر ئەساسی وەکیل یان نوێنەر ئیش دەکا بەڵام ئێمە لە زۆربەی شارەکان لقی خۆمان هەیە ینی ئیش دەکەین بەڵێ لە هەولێر ئێستا لقی سەرەکیمانە لە سلێمانی لە دوهۆک لە کەرکووک لە بەغداش لقمان هەیە و بۆ شارەکانی کەش دەنێرێت. ئێرە خەنتی ئینتاجی فاسەکانە ئەمە چەند خەتی جێوازنە هەیە لە ناو مەعمەلی هەر خەتەی لە شوێنی خۆیدایە لەسەر خەتی فاسی چوالیکی لێرەکارەوە جیهازەکەی دەبینن لێرە معدەلی دەکاتن و سێزدە ئەمەلە لەسەر و خەتەی ئیش دەکاتن و تەواو بە دروستی و بە کوالیتیەکی بەرز ئەو موادە دەڕاتە ناو کارتۆنی و بەستەبەندی دەکرێت ئەو بەرز خەتی ئینتاجی فاسی یەکلیتریمانە ئەو فاسەکەش هەش ئەمەلە لەسەر خەتەی ئیش دەکاتن و بە پێویستی بازار ئەو دوو موادە ئینتاج دەکرێت و دەڕاتن بۆ بازار و بێ ڕاوەستانە. ئێرەش خەتی ئینتاجی جامپاکەرەوەیە جامپاکەرەکان لێرە ئینتاج دەکرێتن و دەڕاتن ناو بە ئەرەجووی کە دەبیننەوە ئیش دەکاتن ئەوە دەڕاتن بۆ بە پێویستی بازاری هەرچەند پێویستی بێ بازارەمەوە ئینتاج دەکەین و دەنێرین بۆ بازاری و زۆر بەڕێک و پێکی و بە خاوێنی ئەرەجووی کە دەبینی و بەجوانی ئەوە ئینتاج دەکرێت و دەڕات. زۆر بەرهەم هەیە لە بازار بەڕاستی زۆر بەبێ کوالیتیانە دروست دەکرێت ینی بەداخەوە ئەمن نازانم چۆن ئیشارەت بۆ بدەم بەڵام ئێستا چەند کارگەیەک هەیە لە هەولێر ئەگەر بچی تەمەشا بکەی ناویان لێناوە کارگە بەڕاستی هیچ مانای کارگەی تێدا نیە لە ماڵێکە چەند ئافرەتێکی بەتەمەن یاخود لە مەغزەنێکە چەند گەنجێک بەدەستی دوو بەرمیلیان داناوە دوو خەزانیان داناوە بەدەستی تێ دەکەنەوە بەڕاستی ئەوە مای نیگەرانیە یعنی ئێمە بۆ هەمووە تااقەتەی خۆمان کە توانیتمە ئەو کارگەیە دابنین و ئەوانیش بەو شێوەیە ئینتاج بکەن ینی خۆزگە حکوومەت چاوپێدا شانەوەیەک بەم بابەتەیە بکە ینی گوناحە ئێمە بۆ هەموماندی بوون و بۆ هەموو ستافەوە بەرهەمێکی وا جوان ئینتاج بکەین چەند کەسانێکیش هەنە بە چەند کەسێک دوسێ کەس ئینتاج دەکەن دەیهاونە بازار و دوایش تووشی خەڵک تووشی کێشە و دەسووتان و نەخۆشی دەکەن چەند جار گلەی گەڕاوەتەوە کە ئافرەت بابەتی تری بەکارهێناوە دەستی سووداوە. ئەگەر لە باسی ئەکتیڤ باسی بکەین ئێمە ئەکتیڤمان لە 16 14 15 16 ئەوەکانی تر هیچی ناگاتە 6 و 7 ئەکتیڤ لە قیاسێکە کە بۆ قیاسکردنی پاکەرەوە بزاهی بۆ نمونە پێی دەڵێن ئەکتیڤ
ینی ئەگەر ئەکتیڤت لە خوار دەوە بوو پێم وانی ئیسفادەی لێ بکرێتن ئیش ناکە پاک ناکاتەوە تەنها دەبێ و ئاو ڕەنگە و هیچی ترن نیە بەڵام کە لە سەروی دەوە بوو بۆ نمونەدا 12 یان 16 ئێمە زۆر زۆر فعال و ئیشی خۆی بە باشی دەکات. داوە خەتی ئینتاجی کارتۆری 1000 غرەمیە کە لێرە ئەو جیازە توانایی وی هەیە کە ڕۆژانە بەشی 3000 کارتۆن مەوادی لە 12 سەعاتدا ئینتاجە کەمە بەردەوامی دەکەین و ڕۆژانە 6000 کارتۆن ئینتاجمان هەیە کە بێ ڕاوەستان معمەل 24 ساعت لەسەر ئەو خەتە ئیش دەکا و ئەوەندەی کە پێویست بێ ئەمە دەتوانین توانایی وەن هەیە موادەکە ئینتاج کرێەوە بدرێتە بۆ مەخزنێ بۆ فڕۆشی. داخستنی سنوورەکان تەسیر دەکا و تەسیریشی کردووە دیارە تەسیرەکە ینی کە تۆ موادە ئەوەلیەکان سەرەتاییەکان کە بە ئاسانی داخل نەبێ طبعاً بە پارە و بە کولفە داخل دەبی وەلیە کە داخلیش بوو تەسیر لە نرخی موادەکە دەکا بەڵام تا ئێستا ئێمە خۆمان ڕاگرتووە نەمان هێشتووە ئەو تەسیرە لەسەر بازار دروست بێت چونکە ئێمە لە ڕووی موادەوە حسابی خۆمان کردیە بەردەوام خەزنمان هەیە موادی ئەوەلی تا ئێستا نەگەیشتنەوە مەرحەلەی بەس پێم وایە تەسیری زۆر دەبیت لەسەرمان ئەگەر بۆ نمونە موادێکمان ئەگەر تەنمان بە $1000 کڕیبی دەبێ ئێستا بە 1400-500 دلار بیکردن ئاوا دێتە سەری لە هەر تەنێکە یعنی زۆرە بەڕاست. بەشش کە دەبینم بەشی دروستکردنەوەی دەبێ لە ناو مەعمەلی خۆن لە بۆ پێویستی خۆمان ئەمە بۆ خۆم بڕیارەندا کە دەبەکان بۆ خۆن لە ناو مەعمەلی خۆن دروست بکەین دەبێت کوالیتیەکی زۆر زۆر بەرزی هەبێت و ئەوشی کە پێویستمانە لە بۆ کوالیتی بە دڵی خۆمن بێ و ئەمە بۆ خۆمان لێ ڕازی بن لێرە تەواوی دەبەکانمان هەموو بەهرێزی بە شێوازی خۆی دروست دەکرێت هەر دەبەیە جیازی خۆی هەیە لێرە دروست دەکرێت جیازەکان تەواوی دەبەکانی خەتەکانی ئینتاجی کرد لە خوارێ بوون دەبەکانی لێرە ڕاست و خۆ دەدرێتن بۆ خەتەکەی ئینتاجێ لەبەرەوەی کە ئەوەی کە پێویستمانە ئەمە بتوانین ئینتاجکەین و لە بەشی ئینتاجێ هیچ چێژ و گرفتێکمان نەبیت. مانگانە نزیکەی 180 هەتا 200,000 کارتۆن ئینتاج دەکەین بازارەکە زیاتر ینی دەتوانین ئینتاج بکەین بەڵام زیاتر دەمانێت بە بەرهەمێکی پوخت و جوان دروست بکەین وەکو بڵێن نەک زۆر و بۆربی پوخت و جوان بیتن دنا دەتوانین تااقتمان هەیە زیاتر ڕۆژانە 25,000 کارتۆن لێرە ئینتاج بکرێت لەو کارخانە. ئێمە چەند بابەتێک بەرهەم دێنین بۆ نمونە پاکەرەوەی قاپ شۆری پێ دەڵێن و بە چەند ڕەنگێک 7 ڕەنگی هەیە و جام پاکەرەوەمان هەیە گلاس کلینەر ینی منەزف جامە
وە معەتەریشە لە هەمان کات جام پاک دەکاتەوە بۆنیش دەداتن و سپیکەرەوەمان هەیە جل و حەمامات دەتوانانی بۆ حەماماتیش بەکاری بینی سپیکەرەکەی ئێمە تایبەتمەندێکی تریشی هەیە دەتوانین بۆ غەسالەی تۆماتیک و عادی بەکاری بێنی ئەوانەی کە لە بازارن تەنها بۆ دەستی بەکاردێ و بۆنداریشمان هەیە ینی سپیکەرەوە دوو جۆری هەیە بە بۆن و بێبۆنی هەیە و زاهی بڵێن پاکەرەوەی قاب جۆرەکانی 20 لتری هەیە 4 لتری هەیە 1 لتری هەیە 800یشی هەیە ئەو حەجمانەی کە ئێستا حالیان مەوجودە لەو ڕۆژەی کە دەستمان بە ئینتاج کردووە تا ئەو دقەیە ڕۆژێک نەبووە ئێمە بێمەواد بین ینی بۆ نمونە خاوەن دوکانەکان خاوەن محەلەکان سوپەرمارکێتان داوای مەواد کە بڵێن نییە نەماوە ینی لەو قەیرانش ئێمە مەوادمان لێ نەبراوە کە ئێستا زۆر بەی لەو مەعمەلانی کە باسم کرد ڕاوەستاون داخراون بەڵام ئێمە ئینتاجی خۆمان بەردەوامە و شتێکی تریش کە خاوەن دوکانەکان پێمان دەڵێن کە ئەمە نەجاحەتمان لێ هێناوە هەتا ئێستا کوالیتیمان دەستکاری نەکردووە زۆر لە شوێنەکانی تر بیدات کە دێتە بازار بە کوالیتیەکی باش بەڵام دوایی کە تۆزێ ناسرا کوالیتەکەی دێنێتە خوارەوە بگرە ئێمە لەو قەیرانە لەو زروفەش کوالیتیمان باشتر کردیە